عزیزان سڵاوتان لێ بێم کاتتان باش کاژمێر 12 بەیمان ڕۆژەکەتان زۆر باش بێت سەرنجتان لەسەر من بێ ئەمەش سەرنجمان لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگە یەک لەو بابەتانی کە ئێستا زۆر ژگی سەرنجە و چاوەڕێین ئێمەش بزانین کە لێک تێگەیشتنەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد بەکوێ دەکات سەبارەت بۆ ڕۆژنووسی کە دوێنێ حکوومەتی عێراق ناردی بۆ هەرێمی کوردستان بۆی کە ئەمانش قەراری لەسەر بدەن و لەگەڵ قەراردانەگەر ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی حکوومەتی عێراق بداتەوە سبەی لە ئەنجومەنی وەزیراندا قەرار لەسەر ناردنی موچە دەدرێت و کۆمەڵێک بابەتێک لای دەکرێتەوە بەڵام بەپێی ئەو زانیاریانی کە بە ئێمە گەیشتووە حتمما لە ڕێگەی پامنێرانی کوردستان نیوز و دیاریکراویش محەممەد عەبدوڕەحمانەوە پێمان گەیشتووە باسیەوە دەکرێت تا ڕادێک لێک تێگەیشتنێکی تەواو وەروەها گشتگیر لەسەر ئەم بابەتە هەیە ئەمریکێک لەو بابەتانی کە سەرنجمان لەسەری هەیە و لە دوورگەی ئەمرالی و عەبدوڵڵا ئۆجەلانی ژەڵێ پرۆسەیەشی دەچێتە قۆناغێکی باشتر و گونجاوترەوانێ و ئاماری گیان لەدەستان یاخود ئاماری قوربانەکانی لاپاڵی تەکساسیش بەرزبوونەوەی بەرچاوی بەخۆی بینی و ئامارەکان بەراورد بە دوێنێ بەرز بۆتەوانێ و گەڕانیش بە دوای پێسەر شۆنباندا بەردەوامی هەیە کۆمەڵێک سەردێڕمان هەیە دەچین ناونیشانەکان بۆی بزانین لەگەشتی کاتژمێر 12 بە تەواوەتی سەرنجمان لەسەر چییە. وەفدێکی حکوومەتی هەرێم گەیشتە بەغدادەوە سەرچاوێکیش دەڵێت پێ دەچێت لە 24 کاتژمێردا دۆسەی موچەی هەرێمی کوردستان یەکلای بکرێتەوە. کۆمسیۆنی هەڵبژانەکانی عێراق ئاشکرای دەکات بۆ هەڵبژانی داهاتووی ئەنجومەنی نوێنەران زیاتر لە 7900 کاندید کێبڕکەی بەدەستهێنانی کورسی دەکات. خۆلیەکەمی دانوستانەکانی نێوان ئیسرائیل و حەماس بەبێ ئەنجام کۆتاییە میدیاکانی ئیسرائیلیش وردەکاری داواکارەکانی حەماس ئاشکرا دەکەن. ستیڤ ویتکۆف وردەکاری بڕیارێکی ترەمپ بۆ گۆڕینی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاز ئاشکرا دەکات و ڕاشی دەگەێنێت سعودیە و قەتار پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی دەکەنەوە. دووبارە سڵاوتان لەبێ بە هەواڵی هەرێمی کوردستان دەست پێکەین تایبەت بە موچە کە دەزانین وەفتێکی باڵای هەرێم گەیشتووەتە بەغداد و وەڵامی ڕەشنووسەکەی حکوومەتی عێراقی پێ و پێی زانیارە سەرەتایەکانیش لەسەر زۆرینەی پرسەکان ڕێکەوتون. پامنێری کوردستان نیوز لە بەغداد ڕایگەاندووە وەفتێکی باڵای هەرێم گەیشتووەتە بەغداد و وەڵامی ئەو ڕەشنووسیان پێەیە کە حکوومەتی عێراق خستوێتە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕاشی گەیاندووە لێک تێگەیشتن لە نێوان هەرێم و بەغداددا هەیە و زۆرینەی گرفتەکانیشیان تێپەڕاندووە. ئەو بە پێی زانیاریەکان لە ماوەی داهاتوودا وەفتێکی تەکنیکی دێتە هەرێم بۆ چارەسەرکردنی دۆسیەی نەوت و پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ و ناوخۆی هەرێمی کوردستان و لە کاتێکدایە هەرێم داوای 65,000 بەرمیل نەوت دەکات بەڵام بەغداد بە پێدانی تەنها 46,000 بەرمیل نەوتی ڕۆژانە ڕازیە. پامنێری کوردستان نیوز وتیشی ڕێکەوتنێکی سەرەتایی هەیە کە هەرێم مانگانە 115 ملیارد دینار لە داهاتی نانەوتی ڕادستی بەغداد کات و لەبارەی کرێی کۆمپانیەکانیشەوە لێک تێگەیشتن هەیە لە نێوان هەرێم و عێراق کە کرێکە بە پارەی کاژ یاخود بە پێدانی نەوت بدرێتەوە بە کۆمپانیەکان. هەر بەپێی زانیاریەکانی پامنێری کوردستان نیوز ئەم شەو چوارچێوەی هەمانگی لەسەر ئەو وەڵامی هەرێم کۆ دەبێتەوە و پامنێری کوردستان نیوز و تووشێتی ئەگەریەوە هەیە بۆ ئەوەی لە کۆبوونەوەی سبەینی ئەنجومەنی وەزیرانی عێراقدا بڕیاری لەسەر یاخود بڕیار لەسەر چارەنووسی موچە بدرێت و بە تەواوەتی یەکلای بکرێتەوە. وەفدی ئیمرالی دوای دیدارەکەی لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان ڕاگەنراوێکی بڵاو کردوەوە ئۆجەلان ڕایگەاندووە پرۆسەیەشی دەچێتە قۆناغێکی نوێەوە. وەفدی ئیمرالی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی لە دوای ئەنجامدانی کۆبوونەوەیکی دوو کاتژمێری و یاخود دوو کاتژمێری و نیوی لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان لە ئیمرالی ڕاگەنراوێکی بڵاو کردوەوە بە پێی ڕاگەنراوەکە لە کۆبوونەوەکەدا عەبدوڵڵا ئۆجەلان ئاماژەی بۆ کردووە. پرۆسەی ئاشتی پێی ناوەتە قۆناغێکی نوێ دەبێت هەموو لایەک بۆ هەنگاوە نوێیانە و ئەو بەپی پێویستی پرۆسەکە بەرپرسیارەتی خۆیان جێبەجێ بکەن و ئۆجەلان ڕاشی گەیاندووە ئەو کۆمسیۆنی لە پەرلەمانی تورکیا پێک دێنرێت ڕۆڵێکی گەورەی دەبێت لە ئاشتی و پرۆسەی چارەسەری هەروەها بۆ دیموکراسیکردنی تورکیا بەگشتی سوودی دەبێت.
هەر ئەمڕۆ وەفدی مرالی لەگەڵ سەرۆکۆماری تورکیا بۆ گفتوگۆکردن لەسەر جێبەجێکردنی میکانیزمی پرۆسەی ئاشتی لە تورکیا و باکووری کوردستان کۆ دەبێتەوە. نووسنگی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی بڵاوی کردوەوە ئەمڕۆ دووشەمە وەفدی مرالی و دەم پارتی کە پێکاتون لە پەروین بۆڵدان و مەتحەس سانجار لەگەڵ ڕەجەب تێبەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە ئەنقەرە کۆ دەبێتەوە. هەروەها بڕیارە پێشکەوتبوونەوەکەی لەگەڵ ئەردۆغان وەفدەکە لەگەڵ تونجی باقرهان و تولای حاتیم وغڵاری هاوسەرۆکانی گشتی دەم پارتی کۆ ببنەوە. لە نێوان ساڵانی 1993 تا 2025 چەندین جار پرۆسەی ئاشتی لە تورکیا خراوەتە بەرباس و وەک گفتوگۆ لەو ماوەیەشدا پارتی کرێکەرانی کوردستان پەکەکە بەمبەستی جێبەجێکردنی پرۆسەی ئاشتی چەندین جار ئاگربەستی ڕاگەاندوە. لە ئێستاشدا پرۆسەی ئاشتی هەنگاوی بەرچاوی بڕیوە و بڕیارە بە تەواوەتی جێبەجێ بکرێت و کورد و وڵاتانی جیهانیش چاویان لە جێبەجێکردنی هەنگاوەکانی ئاشتیە. بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زیاتر لە 1970 کاندید و 160 هاوپەیمانی و حەزب تۆمارکراون و ئەنجومانە غەلای وتەبێژی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕای گەیاندووە. زیاتر لە 1900 کاندید کێبڕکێ دەکەن لەسەر 329 کورسی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەو ژمارە کاندیدەش زۆرترینە کا لە ساڵی 2003 تۆمارکرابێت کە ڕنگدانەوەی بەشداری فراوانی سیاسیە لا پرۆسەکەدا وتیشی ناوەکان ڕەوانی لایەنە پەیوەندیدارەکان دەکرێت بۆ ئەوەی شیاوی کاندیدەکان بۆ بەشداریکردن لا پرۆسەدا یاخود لە پرۆسە هەڵبژاردندا بزانرێت و لایەنەکانی وەزارەتی یاخود لایەنەکانیش وەزارەتی بەرگری و ناوخۆ و پەروەردە و خوێندنی باڵا و ئەنجومەنی باڵای دادوەری و دەستەی دەستپاکی و هەروەها وەزارەتی ناوخۆی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکانی هەرێم دەگرێتەوە. وتیشی 160 هاوپەیمانی و حەزب و لیستی تاک تۆمارکراون بۆ ئەوەی لە هەڵبژاردننیدا توی ئەنجومەنی نوێنەراندا بەشدار بن. بۆ دابینکردنی کارەبا با سیستمی وزەی خۆر حکوومەتی عێراق لە ڕێگی بانکی ڕەشیدەوە قەرز بە هاوڵاتیان دەدات. بانکی ڕەشید بڵاوی کردوەوە لە میانی هەوڵەکان بۆ بەدەستهێنانی وزەی پاک تاوک و بڕی 30 ملیۆن دینار بە شێوەی قەرز بەو کەسانە دەدەن کە سیستمی وزەی خۆر دەکڕن. هەروەها دانەوەی ئەو قەرزەش بە ڕێژەی لە 3% دەدرێتەوە و ڕاشیگەاندۆ هەنگاوەش هەوڵێکە بۆ کەمکردنەوەی ئەو سەرچاوانەی کە ژینگە پیزەکەن لەگەڵ گەشە پێدانی سەرچاوەکانی وزەی پاک و ئابووری وڵات. ڕەشەبایکی بەهێز ڕووی لە شاری سلەیمانی کردو بەشێک لە گەڕەکەکان تووشی کێشەی بڕانی کارەبا بوون. ڕێزان محەممەد پامنێری کوردستانی ڕاستەخۆ لەگەڵمانە بێ وی کە زانیاریمان پێ بدا. ڕێزان سلااو لێ بێم کاتت باش قسەمان بۆ بکە بابزانین ئەو گەڕەکانی کە تووشی کێشی کارەبا یاخود بڕینی کارەبا بوون چارەسەریان بۆ دەکرێت و چەند گەڕێکیشن ئەگەر زانیاریت لا بە یاخود چەند فیدەرن. بەڵێ هێ سلااوتان لێبێ دیارە ئەو ڕەشەبا بەهێزەی کە لە دوێنەوە ئاسمانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە کاریگەری ئەوەی هەبووە کە فیدەری چەندین گەڕک کە خۆی بینێتەوە لە 24 گەڕک بەناو شار و دەرەوەی شار ببچڕێت بەمەش نزیکەی 19 گەڕک لە ناو شار و 6 گەڕێکیش لە دەرەوەی شار کارەبایان نەبێت لە دوێنێشەوە. تیمەکانی بەڕێبەتی کارەبا لە دوێنێشەوە بەشێک لەو فیدەرانیان چاکردوێتەوە بەشێک لەو فیدەرانی تریش ماوەتەوە بۆ ئەمڕۆ نەمەوەیە پرسیار لە میانەکەم کەم کە کام گەڕەکانە کە کارەبایان بچراوە بەهۆی ئەو ڕەشەبا بەهێزەی کە دوێنێ سلێمانی گرتبووە. چمە لای میانەکەم کاک سیروان محەممەد بەڕێزیان تەبێژی کارەبای سلێمانیە. کاک سیروان سلااو لێ بێ و نیۆڕۆت باش قسەمان بۆ بکە لەسەر ئەو ڕەشەبا بەهێزەی کە دوێنێ بۆ هۆکاری بچرانی فیدەرەکانی ئەو بچرانی کارەبا چەند فیدەرە و کام گەڕەکانە ژەگرێتە خێر بێن سەرچاوتە بەندێرە ئاشکرایە کە دوێنێ ڕەشەبایەکی بەهێز سنووری پارێزگای سلێمانی گرتەوە دەرەوەی شاریش و ناو شاریش
دیارە بەداخەوە ژمارەیەک فیدەری ئێمە زیانیان بەرکەوتووە یعنی نیانتواننەوە ینی پچراوی بڵین کارەبایان بگەین بەو گەڕەکانە تقریبان لە ناو شار نزیکەی 90 فیدەر بووە هەر شەو تیمەکانی سیانە ینی چوون بەدەم کێشەکانەوە بەڵام لەبەر بەهێزی ڕەشەباکە و ینی نیانتوانیوە هەندێکی چارەسەکەن بەڵام خۆشببختانە لە بەیانیەوە کە بەردەوام بوون بەشێکیان چارەسەر بوون کارەبا گەڕاوەتەوە بۆ گەڕەکان بەشێکیان چاک بوون و دووبارە شۆرتیانە دروست بۆتەوانێ و ئێستاش بەردەوامن تاوکو بتوان انشەڵا تاوکو ئێوارە هەموو ئەو فیدەرانە کە کێشیان تەیە کارەبایان بۆ بگەڕێتەوانێ لە ناو شارە 90 فیدەر بووەکە بەشی ڕۆژهەڵاتی سلێمانی و ناو شار و با بڵین دەرەوەی شەستی و ئەوانەی تایە و لە دەرەوەی شاریشمان هەبووە لە دوکان هەبووە لە ماوەتە بووە لە سنووری ڕاپەڕین هەبووە بەڵام ئیتر لە هەموو شوێنەکان لەبەرەوەی تیمەکانی سیانی ئێمە 24 ساعتی داوامەکەن بەدەم کێشەکانەوە چوون و بەردەوامی ژەبن تاوەکو هەموو فیدەرەکان کارەبایان بۆ گەڕێتەوە. کاکسیروان ئێوە داواکاریتان هاوڵاتیان چێکاتێکە تووشی حاڵەتی پشڕانی کارەبا بن چۆن ئێوە ئاگادارکەنەوە یاخۆت ڕەنگە وایرێک لە ئەمودەکان بۆ بچڕە لە یەکێک لە ناوچەکان چۆن پەیوەندی بێەوە ئێمە خۆی سیانەکانی ئێمە با بڵین بەبەر 24 ساعتی دەوامەکەن لە سنووری هەر گەڕەکێکە یا لە سنووری هەر ماڵێکە هەر کێشێک لە تۆڕی کارەبای هەبوو پەیوەندی بە زووی پەیوەندی بە سیانی کارەباکە بکەن بۆی بێن چارەسەریکەن ڕەنگە تەلێک ئاڵا بێتەوانێت دوو تەلێکەوە ئاڵێ یان فنجانێکە تەقییان قلقی درەختێک ئەشکێ بەسەر با بڵین تەلێکە ئەمانەیە کە کێشەکان دروستەکەن بۆیە داواکاری لە هەر شوێنەکە هەر کێشەیەکە بوو بە زووی پەیوەندی بکەن بە سییانەکانەوە بۆی بەدەم کێشەکانەوە بڕۆن و با بڵین بێکارەبایەکە درێژە نەچێشێت. کاکسیرۆن لەو حاڵەتە مۆلیدەی گەڕەکەەکان دەتوانێت کارەبا بدا لە بری کارەبای نیشتمانی تاوەکو تۆڕی کارەباکان و فیدەری کارەباکان چاکە خۆی ئەسڵ وایە ئەبێ ئیشکەن بەس پێم وایە لە هەندێک لە گەڕەکەکان هەندێک لە مۆلدەکان شەو ئیشیان نەکردووە بەوەی هەندێک ئەوانی کە چوونەتە ناو پرۆژی ڕووناکی و بە تایبەتی ناو شەستی بەشێکان ئیشیان نەکردووە ئیترەوە لیژنەکانی قایم قامێت ئەگە دەرکراونەتانە ئیجرعاتیان لەگەڵا بکرێت. منویستمەوە بڵێم کاکسیروان بەیانی هاوڵاتێک زۆر تۆڕۆنی گەران بۆ ئەوێت کارەبامان بڕاوە 12 ساعتە کارەبامان نییە مۆلیدەش کارەبای نایەوە پێمان کاتە لیژنەکان بەڵێ لیژنەکان ئەگەدار کراون بۆ ئەوەی کەوە ئیجرعاتیان لەگەڵا بکرێ بۆچی ئیشیان نەکردو. کاکسیروان گیان سپاس بەزانێرەکانی مەمنون هێوی وەک خۆشت گوێت لێبوو میوانەکەم باسی لەوە کرد تیمەکانیان سەرقاڵی ئەوەن کە ئەو فیدەرانەی بچراون بەهۆی ئەو ڕەشەبا بەهێزەی کە لە دوێنێشەوە سلێمانی گرتوۆتەوە چاکی بکەنەوە بۆ هیچ هاوڵاتیەک و هیچ گەڕێکێک بێکارەبا نەبێ دیارە 90 فیدەر لە ناو شار و 6 فیدەریش لە دەرەوەی شار بچراوە کە ئەمە شۆکارەکەی بۆ بەهێزی ئەو ڕەشەبا دەگەڕێتەوە کە سلێمانی گرتوۆتەوە و پێشبینیەکانی کەشناسی وا دەڵێن کە ئەم ڕەشەبایە چەند ڕۆژی داهاتوش بە هەمان خێرایی کە 10 کیلۆمەتر بۆ 20 کیلۆمەتر لە ساعتێکایە بەردەوامە بێ ڕەنگە لە ڕۆژانی داهاتوش بەڕێبەتی کارەبا و بەڕێم کێشانە بێتەوە بۆیە هەر گەڕک و ماڵێک کارەبایان چرا دەتوانن پەیوەندی بکەن بەو ناوەندانەی کە سەر بە گەڕەکەکەی ئەوانە تاوەکو زوو بەدەمیانە بچن و کارەباکانی ئەوان چاک بکەنەوە ئەگەر پرسیارێک نییە هێوی ئەگەر هەر بژی سپاس بۆ زانیاریەکانە دەستخۆش ڕێزان محەممەد پامنێری ئەمە لە سلێمانی هەر بژی لا چۆرچەوەی هەوڵە بەردەوامەکان بۆ چارسەرکردنی کێشەی کەم ئاوی چەمچەماڵ دوو بیری نوێی ئاو بۆ چەمچەماڵ لێ دەدرێت ڕەمەک ڕەمەزان قایمقامی چەمچەماڵ ڕایگەاندووە بە هاوکاری قوبات تاڵەمانی جێگیری سەرۆکوەزیران یاریێم پرۆژەی لێدانی دوو بیری ئاو لە چەمچەماڵ لێ دەدرێت واوتیشی هەوڵەکانیان چڕکردێتەوە بۆ چارسەرکردنی کێشەی کەم ئاوی لە سنووری قەزای چەمچەماڵ. نوێی کێشەی کەم ئاوی لە سنووری قەزای چەمچەماڵ بە سوپاسی زۆرەوە بۆ نووسنگی بەڕست بە تاڵەبانی کە هەمیشە هاوکارمان پشتیبانمانن هەم لە دابینکردنی ئەوەی کە ڕۆژانە ملیۆن و نیوێک لیتر ئاو دابین دەکەین بە تەنکرد بەسەر ناحەی شۆڕش و قەزای چەمچەماڵە خۆشبەختانە لە هەفتەی ڕابردوودا ڕەزامەندی درا کە دوو بیری ئیرتیبازی تر لە سنووری بیرە ئاوەکانی فەرمانگەی ئاوی چەمچەماڵ لێ بدرێت لە بانمەکان بۆ مەبەستە هەفتەی ڕابردوو تیمێکی ئاوی ژێرزەوی سەردانی قایمقامەتیان کرد و ئێمەش بە هاوکاری و فەرمانبەرانی ئاوی چەمچەماڵ سەردانی شوێنمان کرد و لەلایەن جیۆلۆجیەوە شوێنی دووبیرەکە دیاریکرا بە خۆشحاڵیەوە هەر دەست بەجێ ڕەزامەندی درراوە بە زووترین کات بیرەکە لێ بدرێت لەگەڵ لێدانی بیرەکە ڕەبت دەکرێتەوە بە ئاوی سەرەکی چەمچەماڵ بەوە هەنگاوێک ڕۆژانی ئاو پێدانگەینە پێش وە
لە ساڵانی ڕابردوشدا هەر لە سەرفەرمانی بەڕێزکاکوبات دوو بیری تر لە ناو بانمەقان لە چاڵای بانمەقان خرایەوە کار وە خۆشبەختانە خرایە ناو حوزی ئاو. وا بڕیارە لێبوردنی تایبەت بۆ ژمارەیەک سزادراوان لە چاکسازەکانی هەرێمی کوردستان دەربکرێت بووی کە زانیاری زیاتر لەسەر بابەتە بزانین کێ دەگرێتەوە و کێن ئەو کەسانی کە دەتوانن سوود لەم بڕیارە وەربگرن و هاو کات لەگەڵ ڕۆژا کێم بڕیار دەچێتە بواری جێبەجێکردنەوە. گەیلان سابر پامێری کورسات نیوز لا هەولێر لەگەڵمانە بەگەیلان نیۆڕۆ باش دێمە لای تۆ قسەمەم کە سەبارەت بەم بڕیارە کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ هێڤیانی لە نێو چاکسازەکانی هەرێمی کوردستان ژمارەیەک لە زیندانی کراو هەن کە نەخۆشی درێژخایانیان هەیە یاخود بەڵێ نەخۆشی کوشندان هەیە ئەمانە کار بۆ ئەو دەکرێت کە لێبوردنی تابەت بەر لێبوردنی تابەت بکەون و ئازاد بکرن و لە ساڵی ڕابردوش بیروانە چێ نزیکەی هەفدا زیندانی کراو بە لێبوردنی تایبەت ئازاد کراون. ئەم ساڵیش کار بۆ ئەو دەکرێت کە چەند زیندانی کراوی دیکە لێبوردنی تایبەتیان بۆ بکرێت. ئەم ساڵ چاوەڕ دەکرێت بەشێکیان ئازاد بکرێن بەڵام کاتەکەی تاوکەی سەدیارن چکە لێژنە پێکاتەوە کۆبوونەوە چەند کۆبوونەوەی لە بابەتە کراوە لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە ڕێبەرایەتی گشتی چاکسازیەکانی هەرێم لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەسەر بابەتە لا بەڕێبەرایەتی گشتی چاکسازەکانی هەرێم ئەحسان بابان بەڕێبەری ئەو ئەو بەڕێبەراتیم لە زانیاری ورتر و باشترمان پێ دەتکەک ئەحسان سوپاسەوە دەرفەتە ئەگەر پێمان بڵێن ئەو کەسانە چێن کە بڕیار دەدەن لە ئازادبوونی ئەو زیندانی کراوانە و مەرجی ئازادبوونی و زیندانی کراوانە چین. بڵێ ئێمە بەخێر بێن ئێمە لەما ڕابردوودا چەند کێشەیەکمان هەبوو لەوانە کێشە خزمە گوزارەکان بۆ ئەو کەسانی کە نەخۆشن بەڕاستی بوونە بارگرانی بەسەرمانەوە بۆیە داوامان لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە لیژنێکی مختص پێک بێنێ لەسەر بابەتە و ساڵی پار ئێمە بۆ جبەیەک ئەو کەسانی کە پێویست بوو لێبوردنی تایبەتمان بۆ دەرکردن بە لیژنە و لیژنەکە بەرزی کردەوە بۆ جەنابی سەرۆکی هەرێم لێ بڕیارەکە لەسەر دەرچوو و ئەم بۆ ئەم ساڵیش و ئێستا وەجبەیەکی ترمان خسۆتە بەردەستی لیژنەکە و لیژنەی توبی پێکراوە وەزارەتی سەحا لە هەر سێ پارێزگاکە هەرێمی کوردستان لیژنەی پزیشکی پێکێناوە کارمان لەسەری کردووە و ئێستا بەردەوامی لەسەر کارەکە و ئینشەڵا ماوەیەکی نزیکە ڕەنگە چەند کەسێتر لەوانە ئازاد بکرێن. دەکاتە کۆتایی ساڵ و مەرجەکانی چین کە لە دەبێتن نەخۆش درێژخایانی هەبێت یان ئەوانی کە وەزعیان زۆر خراپە نەخۆشی پەککەوتیان وەزعیان زۆر ئاڵۆزە یا ناو چاکسازەکان بەڕاستی خزمەت ناکرێن یا تەمەنیان زۆرە یا ئەوانی کە سوڵحیان هەیە تا ڕادێکیشی ئاشتەوەیان نییە ئەوانە لەگەڵ کەسوکاری بەرامبەرە ئەوانە زۆری ئەوان ناگرێتەوە. زۆر باشسان بابەتەشکە هەیە زۆر هاوڵاتیان پێیان گرنگە کە سوکاری زیندانی کراوەیش ژوانی هاوسەرانە دەگوترێت کاتەکەی گۆڕایە ئەمە چۆنە کاتەکەتان گۆڕیا و ژوانی هاوسەرگیری گرنگجەکەی چییە کاریگەریەکە لە سەرکەمبوونی ڕێژی تەلاق لە نێو چاکسازەکان دەبێت. ئێمە لە هەولێر و سلێمانی و دهۆک ڕۆژانەی ئەوەی کە تایبەتن بە شارەکان جیاوازن و لە هەولێر بەهۆی بارگرانی زۆرەوە ینی زۆربوونی ڕێژەی سزادرا و کارێکمان لەگەڵ خلوەی شەرعی واتە جێژوانی خێزانی لەگەڵ ڕۆژی مواجهەیە جیامان کردەوە چکە بۆکە ئەبوو کێشە بمان و تێکەڵاوەیەکی دروستە کرد کە ڕەنگە کۆنتترۆلکردنی ئاسان نەبووایە لەبەرەوە ڕۆژی مواجهەکەمان کردە ڕۆژی پێنجشەممە. بەڵێ حسن ببوورە کاریگەری ئەو پرۆسێ چی دەبێت لە باز لەوە دەکرێت کە ڕێژی تەڵاوتان بە ڕێژێکی بەرچاو کەمی کرد ئەمە ڕاستە هیچ ئامێرێکتان لایە؟ ئێمە لە 2022 کە ئێمە دەست بەکار بووین ئەم بەرنامانی خزمە گوزاریەکانی کە پێشکەشەکرێت لە ناو چاکسازەکان یەک لەوانە بەرنامەی ئەو جێژوانی خێزانی احتیماممان زۆر پێدا گرنگی تایبەتمان پێدا بە حکومەوەی کە لە راپۆرتی ساڵی 2023 24ش و ئەوەی خاچی سووری نێودەوڵەتی گرنگی تایبەتی بەوانداوە کە بەڕاستی ئەوانی کە هاوسەران لە ڕووی ئارامی بدەرونەوە بۆیە یەکتر بینین ئەمە لە ڕووی مافی مرۆڤ و ڕێنمایەکان و ڕێساکانی ماندێلا ئێمە ئەوە جێبەجێکەن و ئێستا کاریگەری زۆر باشی هەبووە پەرەمان بۆ بەرنامەیەدا و خلوە شەرعی واتە جێژوانی خێزانی لە 2022 500 کەس بوو لە 23 گەیانمانە 5760 کەس و لە 2024 گەیانمانە 9272 کەس و بەتاکید ڕێژەکە بەرز دەبێتەوە ئەمە کاریگەری لەسەر ڕێژ کەمبوونەوەی ڕێژەی تەلاق هەبووە و ئێستا لە ناو چاکسازیەکان هەرێمی کوردستان
ئەتوانم بڵێم ڕێژەی تەلاق سفرە و گەیانمانتە سفر کە ئەمە کاریگەری زۆر باشیە و هەم لەسەر سزادراوەکان و هەم لەسەر کۆمەلگای کوردی و ئاشتەوای خێزانیش. زانەکانی حسان بابان بە ڕێبەرێگەشتی چاکسازەکانی هەرێمی کوردستان هێوی میوانەکەم وەکو گوێتە لێبوو ئاماژەی بۆ دە کە هەم لەبارەی جێژوانی هاوسەران کاری زۆر باشیان کرد وای کردووە کە باڵین ڕێژەی تەلاقدان لە نێو چاکسازیەکانەوە کەسانە کە زیندانی کراون کەم بێتەوە ئەو بابەتی لێ بردننی تایبەتیش ئەم ساڵ چاوەڕ دەکرێت بچێتە بواری جێبەجێکردن و هاوشێوی ساڵی ڕابردوو چەند کەسێک بەر لیبردنی تایبەت بکەون. گەیلان سوپاس بۆ زانیارەکانە دەستخۆش هەر بژی گەیلان سابر پامێری کورسانیوس لە هەولەر دەچینە کەرکووک کاروان محەممەد پامێری کورسانیوس ڕاستەخۆ لەگەڵمانە بێ زانیاریمان پێدا سەبارەت با سەردانەکەی سەرۆکی دەستەی مانگی پارێزگاکان بۆ کەرکووک کاروان سلااو لێ بێم کاتت باش دەبێ بزانم بۆچی سەرۆکی دەستەی مانگی پارێزگاکان هاتووەتە کەرکووک باس لەوە دەکرێت تایبەت بە بابەتی کێشەی پردێ هاتووە چی هەیە لەسەر بابەتە؟ بەڵێ هێوی دیارە ئەحمەد فتلاوی سەرۆکی دەستەی باڵای تەنسیق یاخود هەماهنگگی نێوان پارێزگاکانی عێراق لە کەرکووکە ئێستا کەمێک پێش ئێستا لە کۆبنەوە لەگەڵ پارێزگاری کەرکووک دەرچوو دی زیاتر لە سەعاتونیوەکە لە کۆبنەوە لەگەڵ پارێزگاری کەرکووک بۆی کە گفتوگۆ سەبارەت بە ئەو دۆخە بکەن کا لە سنووری کەرکووکدا دروست بوو بە دیاریکراوی لە سنووری پردێدا دروست بوو دوایەوەی کە تورکمانەکان خۆپشاندانیان کردووە ڕێگەی هەولێران داخستووە کۆمەڵێک گلەی و گازەندەیان هەبووە بە هەمان شێوە سکاڵایان کردووە لە عێراق سەبارەت بۆی کە لە کەرکووکە هەیە لە لای سەرۆگۆزیرانی عێراق سکاڵایان کردووە کە ئەوان بە زۆرێک باڵی مافیان خوراوە و مافی خۆیان پێ نەدراوە بۆی ئەحمەد فتلاوی هاتووە لێکۆڵێنەوە لە با بڵێن ئەو دۆخە کات و ینی گفتوگۆ کە سەبارەت بە بۆی کە ئاخۆ مافی تورکمانەکان چۆنە درێ و ئێستا لەگەڵ پارێزگاری کەرکووکە قسەیان کرد لە سەرم بابەتە ئێستا پاشان بۆ ئەنجومەنی پارێزگار ڕۆشتن لەگەڵ سەرۆکی ئەنجومەنە بە هەمان شێوە دانیشتنیەکەکەن گفتوگۆ سەبارەت بە مافی تورکمانەکانی کەرکووکە کرێەوە و دوای ئەوە بڕیارە بۆ ناحیە پردێ بڕادە و شوێنێکەوە مانگرتن و خۆپشاندانی تورکمانەکانی تێدا ڕووی داوە گوێ لە نوێنەری تورکمانەکانی شەگرێ لێ بزانێت داواکارەکانیان چییە و هۆکاری خۆپشاندانەکانیان چیەوە پاشان وەکو ڕاستپاردا هەموو ئەوانەی کەوا گوێی لێگرتووە لای خۆی کۆیەکاتەوەی گەڕێنێتەوە بۆ بەغدا بۆی کە لەگەڵ سەرۆگۆزیرانی عێراقا گفتوگۆی لەبارەوە بکرێت و بڕیاری پێویست بدرێ بۆی کە کێشەی تورکمانەکانی کەرکووک چارەسەر بکرێت هەرچەندە ئێستا لیژنێک پێک هێنراوە کە نوێنەری تورکمانەکان و نوێنەری کورد و عەرەب و مەسیحەکانیشی تێدایە بۆی کە هاوسەنگی تەواوەتی لە کەرکووکدا هەبێت هەم لەسەر ئاستی فەرمانبەران و هەم لەسەر ئاستی دامەزراندن و هەم لەسەر ئاستی بەڕێوەبەری فەرمانگەکانیش بە هەمان شێوە هاوسەنگی بێن نەکایەوە بە ڕێژەی 132 بۆ پێکاتێک و ڕێژەی 104 بۆ پێکاتی کوردستانەکانی کەرکووک. سەبارەت بە سەردانی ئەحمەد فتلایی بووە بڕیاریشە پاش کەمێکی تر وەزیری ڕۆشنبیری عێراق ئەحمەد فەکاک سەردانی کەرکووک بکات بە هەمان شێوە کە لە هەمان کاتا وەزیری ڕۆشنبیری و وەزیری با بڵێن شوێنەوارەکانی عێراقیشە سەبارەت بە دڕەوتی ڕۆشنبیری شارەکەەوە سەبارەت بە دۆخی شوێنەوارەکانی کەرکووک لەگەڵ پارێزگاری کەرکووکە دابنیشێت گفتوگۆ بکەن بۆی بزانرێت کەرکووک چی پێویستە لە ڕووی ڕۆشنبیری و لە ڕووی شوێنەوارەکانە بۆ پێی کەرکووک شوێنەواری زۆر گرنگ و دێرینی تێدایە بە نمونە خەڵای کەرکووک بزانرێت چی بکرێت بۆی کە هەم گرنگی بنۆژەنکردنەوەیان بدرێت و هەم بپارێزرێن لەو دەستانەیەوە هەوڵی شێواندنی شوێنەوارەکانی کەرکووکەدا و پاش کۆبنەوەی لەگەڵ پارێزگاری کەرکووک لەگەڵ ماڵی ڕۆشنبیری کەرکووکە کۆ بێتەوە کە یەکێکە لەو دامەزراوانەی کە وەزارەتی ڕۆشنبیری لە کەرکووک دروستی کردووە ناوبەناو چالاکی ڕۆشنبیری جیاوازیان هەیە و پاشان سەردانی قەڵای کەرکووکەکەن بۆی کە لە نزیکەوە دۆخی قەڵا ببینن چونکە پێشتر بڕیاراندا بوو کە هەندێک پارە بۆ قەڵای کەرکووک تەرخام کرێت بۆ نۆژەنکردنەوەی قەڵای کەرکووک و هەندێک شوێنەواری گرنگ لەنێو قەڵا هەیە خەریکە ئافەوتێن خەریکە ئەڕوخێن ئەم شوێنەوارانە بۆی کە لە ڕوخان و لە فەوتان بپارێزرێن ئەمڕۆ وەزیری ڕۆشنبیری وەزیری ڕۆشنبیری و شوێنەوارەکان خۆی سەردانی و شوێنە ناکات و پێچێت کە لە دوای ئەم سەردانەوە ئیتر نۆژەنکردنەوەی شوێنەوارەکانی کەرکووک و قەڵای کەرکووک بە تایبەتی بچێتە بواری جێبەجێکردنەوە. کاروان هەر بژی سوپاس بۆ زانیاریەکانت ماندوێ. ڕۆژنامەیەکی ئیسرائیلی ڕایگەیاندووە حەماس داوای ئازادکردنی چەند زیندانیکراوێکی مەترسیدار لە ئیسرائیل دەکات بەرامبەر بە ئازادکردنی بارمتەکان.
ڕۆژنامەی یەدیعۆ لە حرانوتی ئیسرائیلی لە ئازاری دوو لە پرسای وڵاتەکەیەوە ڕایگەاندووە حەماس بەنیازە لە بەرامبەر بە ئازادکردنی 10 بارمتە و 18 بریندار داوای ئازادکردنی چەند سەرکردێکی زیندانیکراوی مەترسیدار بکات لە ئیسرائیل کە پێشووتر تۆمەتبارکراون بە کوشتنی هاوڵاتیانی ئیسرائیلی کە دیارترینیان بریتیان لە مەروان بەرغوسی سەرکردەی دیاری بزوتنەوەی فەتح و ئەحمەد سەعادات سکرتێری گشتی بەرەی جەماوەری ڕزگارکردنی فەڵەستین و عەبدوڵڵا بەرغوسی سەرکردە لە بزوتنەوەی حەماس و ڕۆژنامەی ئیسرائیل کاشکراشی کردووە کە ئەگەر ئیسرائیل و حەماس ڕێ بکەون ئەوان نزیکە 1000 زیندانی فەڵەستینی ئازاد دەکرێن کە لانی کەم 100 زیندانیان سزای هەتاتاییان بەسەردا سەپێنراوە و هاوکات سەرچاوێکی فەڵەستینی بە ئاژانس هێواڵی فرانس پرێسی ڕاگەاندووە دانوستانەکە ئێواری یەکشەمە بە شێوەیەکی ناڕاستە و خۆ لە نێوان حەماس و ئیسرائیل لە قەتەر بەبێ ئەنجام کۆتایەتەوە بەڵام بەردەوام دەبێت و دیشی وەفتەکەی ئیسرائیل ڕانەرس پێدراون کە ڕێکەوتن بکەن لەگەڵ بزوتنەوەکەدا و کەناڵی ئانای 24 نیوسی ئیسرائیلیش لە ئازاری لە پرسراوێکی ئیسرائیلەوە کەناڵەکە ئاشکرا نەکردو ڕایگەاندووە ناکۆکیەکان لە نێوان حەماس و ئیسرائیل جددی نین. سەرۆکی ئەمریکا ڕایگەاندووە شانسێکی باش هەیە بۆ ڕێکەوتنی ئاگربەستی غەزە لەم هەفتەیەدا بەپێی هەواڵێکی ئاژانسی ڕۆیتەرس دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەاندوو پێی وایە ئەگەرێکی زۆر هەیە لە ماوەی ئەم هەفتەیەدا لەگەڵ بزوتنەوەی حەماسدا بگەنە ڕێکەوتن و ترامپ ئاماژەی بۆشکردن ڕێکەوتنێکی لەو شێوەیە بەمانای ئازادکردنی ژمارێکی باشی بارنتەکان دێت. ئەمە لە کاتێکدا بڕیارە ئەمڕۆ ترامپ لە کۆشکی سپی میوانداری بنیامین ناتانیاهو سەرگۆزرانی ئیسرائیل بکات کە تەوەری سەرەکی کۆبنەوەکەیان باسکردن دەبێت لا ڕێکەوتنی ئاگربەستی غەزە و هاوکات ناتانیاهۆش پێش ئەوەی بەرە واشنگتن دیسی بەڕێ بکەوێت ڕایگەاندوو پێی وایە گفتوگۆکردن لەگەڵ دۆناڵد ترامپ ئەمە ئەنگێنێت بە ئەنجامێکی باش لەبارەی کەرتی غەزەوە و پێشتریش میدیاکانی ئیسرائیل ڕایگەاندبوو ئەمڕۆ یاخود سبەی ڕێکەوتنی ئاگربەستی غەزە ڕادەگەێنرێت و هەر لە ئەمریکاشەوە ناتانیاهۆ ئیمزای لەسەر دەکات. سوپای ئیسرائیل لە ڕێگەی دەیان موشکەوە هێرشی کردە سەر ژمارەیەک لە پێگەکانی حوسیەکان یەمەن. ئیسرائیل کاتێز وەزیری پەرگری ئیسرائیل ڕایگەاندووە ئۆپەراسیۆنەکان بە ناوی ئاڵای ڕەش ئەنجام داوە بۆ هێرشکردنە سەر بنکەکانی حوسیەکان یەمەن و ڕاشیگەاندووە لە ڕێگەی کۆکردنەوەی زانیاری هەواڵگری ورد بەندەری حودەیدە و ڕەسوول ئیسا و سلێف و کشتی بازرگانی گالاکسی لیدە کە حوسیەکان لە ساڵی 2023ەوە دەستیان بەسەرداگر بوو کراونەتەوە بردومان کراون و بەپێی ئامارەکان سوپای ئیسرائیل نزیکەی 6 بۆمب لەو یاخود 6 بۆمبی لەو هێرشەدا بەکارهێناوە. سوپای ئیسرائیل بردومانی سەر باشووری لوبنانی کردووە و ئۆپەراسیۆنەکانیشی لە باشووری سووریا بەردەوامی هەیە و ناوەندی فریاگوزاری تەندروستی گشتی سەر با وەزارەتی تەندروستی لوبنان بڵاوی کردوێتەوە ئیسرائیل بردومانەکانی تاوەری ڕەحالی لە قەزای سوور لە لوبنان کردو بەهۆیەوە 9 کەس بریندار بوون هەروەها لە بردومانێکدا بۆ سەر شارۆچکەی زراریە لە قەزای سەیدا منداڵێک بریندار بووە کە بۆی سەختی برینەکەی و ڕەوانەی چاودێری چڕکراوە. ئەو بردومانی ئیسرائیل لە کاتێکدا لە 27 تشرینی دووەمی ساڵی ڕابردووە ئاگربەست ڕاگەێنرا و هێشتاش هێزەکانی ئیسرائیل بوونیان لە 5 خاڵی باشووری لوبناندا ماوە و هاوکات ئیسرائیل ئۆپەراسیۆنێکی بۆ سەربازەکانی سەربا حکوومەتی پێشووی سووریا لە جۆلان ئەنجامدا و چەند خاڵێکی ئەو هێزانەیە لا بردووە و ئۆپەراسیۆنەکەش هاوکاتە لەگەڵ نزیکبوونەوەی سووریا و ئیسرائیل و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان. نوێنەری سەرۆکی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕایگەاندووە فشاری زۆر هەیە بۆ گەیشتن با ڕێکەوتن لەگەڵ حەماس و دەژڵێت شتەکان با ڕاستیەکی دروستدا دەڕۆن. ستیڤ ویتکۆف نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ ئەندامانی کۆمەڵگەی جوولەکەکان لە شاری هامپتۆن لە نیویۆرک گەیشتبینی خۆی دەربڕیوە سەبارەت بە 3 پرسی سەرەکی پەیوەست با ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوانش غەزە، ئێران و فراوانکردنی باسنی یاساییکردنەوەی نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبیە. ویتکۆف ڕاشیگەاندووە با لە بەرچاوگرتنی بڕیاری ترامپ بۆ گۆڕینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چوارچێوە ڕێکەوتنی ئیبراهیمی هیوادارین ئیسرائیل کۆتایی بەشەڕی کەرتی غەزە بهێنێت و ئاماژەی بۆش کردووە ئەگەر
هەیە لە داهاتوودا قەتەر بێتە یاخود بێتە نێوان ڕێکەوتنی برایون سەبارەت بە سعودیەش ڕایگەاندووە ئاسایکردنی پەیوەندیەکانیان لە نێوان سعودی و ئیسرائیل نزیکە بەڵام کاتی زیاتری دەوێت دوتیشی ڕەنگە سعودیا بە دوای ڕێکەوتنێکی گرنگی دیکەدا بگەڕێت تەنانەت ئەگەر لە چوارچێوەی ڕێکەوتنەکانی ئیبراهیمیشدانە بێت و سەبارەت با پرسێران ویتکۆڤ ڕایگەاندووە ئەگەری گەیشتن با ڕێکەوتن لەگەڵ ئێراندا زۆرە بەڵام هیچ وردەکارێکی دیکەی نەخستۆتە ڕوو. ئێلۆن ماسک گەورە ملیاردێری ئەمریکی حزبێکی نوێی پێکێناوە بە ئامانجی ڕکابەریکردن بۆ بژاردننی خولی داهاتووی سەرۆکایەتی وڵاتەکەی بەڵام مەسک چەند ئاڵنگارێکی لە بەردەمە و ڕێگەی بەردەمی ئاسانیە بە تایبەتی دوایەوەی کە هاوپەیمانە سەرەکیەکەی کە دۆناڵد ترامپ بوو لەدەستاوە. ئیلۆن ماسک ملیاردەری ئەمریکی دامەزراندنی حزبێکی سیاسی نوێی بە ناوی ئەمریکا ڕاگەیاند و پێی وایە لە 80 دەنگدەری خۆڵەمێشی خۆیان لە حزبە تەقلیدیەکان بە دوور دەگرن و چاوی بڕیوەتە ئەو توێژە. ئیلۆن ماسک ملیاردەری ئەمریکی بە ئامانجی بەشداریکردن لە هەڵبژاردننی داهاتووی سەرۆکایەتی ئەمریکا حزبێکی نوێی دامەزران بەڵام مەسک سەرڕای سامانە زۆرەکەی دووچاری چەند ئاڵنگاریەک دەبێتەوە و ڕۆژنامەی واشنگتن پۆستی ئەمریکی لە راپۆرتێکدا ئاماژەی بە 6 ئاستان کردووە. یەکێک لە کێشەکانی مەسک سیستمی هەڵبژاردننی ئەمریکایە و براوە هەموو شتێک دەبات ئەوە شوا دەکات لایەنی سێەم بە ئاسانی نەچێتە ناو پێشبڕکێکەوە و ڕکابەری تەنیا لە نێوان دوو حزبدا بێت و یاساکانی هەڵبژاردننی ویلایەتەکان ئاڵۆزە بۆ تۆمارکردنی پارتە نوێیەکان و بەدەسێنانی پشگیریکردنی کاندیدەکان. لە ساڵی 1968ەوە هیچ کاندیدێک لە دەرەوەی کۆماریەکان و دیموکراتەکان سەرکەوتوو نەبووە و باڵاترین نمونەش ڕۆسپیرۆد ملیاردەری ئەمریکیە کە ساڵی 1992 نەیتوانی ژماری ڕاستەقینەی کورسیەکانی بۆ ئەژمار بکرێت. یەکێک لە ئاڵنگاریەکانی مەسک استراتیژی ناڕوونە و بانگەشەی ئەوە دەکات لە هەڵبژاردنەکانی ناوەڕاستی خولی داهاتوودا تیشک دەخاتە سەر پاڵپشتیکردنی کاندیدەکان بەڵام تا ئێستا شێوازی ڕکابەریەکەی دیاری نەکردووە. شارەزایان پێیان وایە کە ئەوە ڕەنگە کاریگەری هەبێت لەسەر پرش و بڵاوکردنی دەنگی کۆماریەکان بەڵام پێ ناچێت هاوسەنگی ناو کۆنگرێس بگۆڕێت. نەبوونی لایەنگرێکی دیاریکراو دەبێتە ئاستەنگێکی تری بەردەم مەسک. ئەو چاوی لەوەیە زۆرینەی دەنگە ناوەندیەکان یاخود خۆڵەمێشیەکان بەدەست بهێنێت بەڵام شارەزایان پێیان وایە زۆر جار دەنگدەران سەرڕای ڕەخنەگرتنیان لێیان لە ڕووی سۆزداریەوە خۆیان بەو دوو حزبەوە دەبەستنەوە. دوای ناکۆکیەکانی لەگەڵ دۆناڵد ترامپ و کۆماریەکان مەسک هاوپەیمانەکانی لەدەستدا و نەبوونی لایەنگر سەرئێشە بۆ ماسک دروست دەکات. ئاسان نابێت هاوپەیمانی تر بدۆزێتەوە و لایەنگری چالاکی هەبێت بۆ بردنەوەی لە هەڵبژاردننی داهاتوودا. دامەزراندنی حزبێکی کاریگەر پێویستی بە ساڵانێک کارکردن و ئەزمون و ڕێکخستن و ئارامی و کات هەیە و نمونەی باڵاش دۆناڵد ترامپە کە لە ساڵانی هەشتاکانەوە سەرخاڵی ڕێکخستن و ئامادەکاریە بۆ هەڵبژاردن بۆیە وەکو شارەزایان دەڵێن ڕەنگە مەسک ئارامی نەمێنێت و زوو پاشەکشە بکات. سەرۆکی ئەمریکا ڕاگەاندنی پارتێکی نوێی سیاسی لەلایەن ئیلۆن ماسکەوە بە گاڵتەشاری وەسەف دەکات. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بەر لە گەڕانەوەی لە نێو جرسیەوە بۆ واشنگتن ڕخنەی لە ڕاگەاندنی پارتێکی سیاسی نوێ لەلایەن ئیلۆن ماسک هاوپەیمانی پێشوو خۆی گرت و بە گاڵتەچار وەسفی کردووە. وتیشی پێوە پارتی سێم بێمانایە و ژمارە و ئاماژەشی بۆ کردووە سیستمی ئەمریکا هەمیشە دوولایەن بوو و پێشی وا بۆ لایەنی سێم تەنها سەر لە شێوەی و هیچی دیکە نییە. و دۆناڵد ترامپ ڕاشیگەیان دۆمەسک دەتوانێت خۆشی لەوە ببینێت بەڵام لە کۆتاییدا ئەوە گاڵتەجاڕیە. ئەو پێشاتانی ئەم دوایە
لە دوای ئەوە دێت کە ئیلۆن ماسک دامەزراندنی پارتێکی سیاسی نوێی بە ناوی پارتی ئەمریکا ڕاگەیاندووە. پزیشکەکەی جۆ بایدن سەرۆکی پێشووی ئەمریکا بانگ دەکرێت بۆ بەردەم کۆنگرس لە میانەی بەردەوامی لێکۆڵینەکان لەسەر بابەتی شاردنەوەی زانیاری لەسەر تێکچوونی دۆخی تەندروستی جۆ بایدن لە کاتی سەرۆکاتیدا چەند ئەندامێکی ئیداری پێشووی ئەمریکا بانگێشتی کۆنگرس دەکرێن. جیمس کۆما نوێنەری کۆماریەکان و ئاسەرۆکی لیژنەی چاودێری و بەرپرسیارەتی لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا ڕایگەیاندووە کە پزیشکی جۆ بایدن سەرۆکی پێشووی ئەمریکا لە ڕۆژی چوارشەمەدا دێتە بەردەم لیژنەی ناوبراو بۆ لێکۆڵینەوە و لە کاتێکدا کە پێشتر ئەوەی ڕەت کردبەوە. لە بەردەوامی قسەکانیدا لە دیمانێکی فۆکس نیوزدا جیمس کۆماوتی کە لیژنەکە پرسیاری زۆری هەیە بۆ پزیشکی تایبەتی جۆ بایدن دەربارەی ئەو راپۆرتە تەندروستیانەی کا پێشکەشی گەلی ئەمریکای دەکرد لەسەر سەرۆکی وڵات. هەروەها جیمس کۆماوتیشی لیژنەکە لە داهاتوودا لێکۆڵینەوە لە 5 ئەندامی دیکەی ئیداری پێشووی ئەمریکا دەکات لەسەر هەمان دۆسیە. رووسیا ڕای دەگەێنێت دەڵێت دەیان درۆنی ئۆکراینیان خسۆتە خوارەوە و ئۆکراینیش دەڵێت لا هێرشێکی رووسیادا چەند کەسێک کوژراون و وەزارەتی بەرگری رووسیا ڕای گەیاندووە. سوپای ئۆکراین هێرشی بەرفراوانی لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە کردوتە سار وڵاتەکان و وا لە ڕێگەی سیستمە بەرگری ئاسمانیەکانەوە توانیویانە 91 فڕۆکەی بێفڕۆکەوانی ئەو وڵاتە تێک بشکێنن و ڕاشی گەیاندووە فڕۆکە بێفڕۆکەوانەکان لە ناوچەکانی بیلگۆردۆ و کۆرسک و بریانسک و مۆسکۆ و دەریای ڕەش تێکشکێنراون. وا لە لایەکی دیکەشەوە میدیا جیهانیەکان ئاشکرایان کردووە بۆ هێرشێکی رووسیا بۆ سەر ناوچە سنووریەکانی ئۆکراین 4 کەس کوژراون و 30 کەسی دیکەش بڕیندار بوون. ماوەی زیاتر لە 3 ساڵە جەنگی نێوان ئەو دوو وڵاتە بەردەوامە و رووسیا توانێتی تا ئێستا بە ڕێژەی لە سەدا 23 خاکی ئۆکراین داگیر بکات. ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا لە لێدوانێکدا هۆشداری دەربارەی ئاڵۆزبوونی کێشەکانی ڕۆژئاوا ئەگەر بەردەوام بن لە هاوکاریکردنی ئۆکراین داوە و ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا ئاماژەی بۆ داوە وڵاتانی ڕۆژئاوا پارە و داهاتەکانیان لە پاڵپشتیکردنی کێفدا بەکاردێن لە کاتێکدا کێشەی زۆر گەورەتریانەیە لە دژایەتیکردنی رووسیادا و پوتین وتیشی وڵاتانی ڕۆژئاوا کێشەی زۆریانەیە دەبێت لە بری دژایەتیکردنی رووسیا لە ڕێگەی هاوکاریکردنی ئوکراینەوە پارە بدەن باکردی تەندروستی و کێشەی کرێ و سیستمی بەڕێوەبردننی دانیشتوان و کێشەکانی دیکەیان چارەسەر بکەن. و لە کۆتای قسەکانی داوتی تاوەکو ڕۆژئاوایەکان بەردەوام بن لە سیاسەتی دژایەتیکردنی رووسیا ئەوە دۆخەکە خراپتر دەبێت. ژمارەی گیان لەدەستدان بۆی لافاوکەی ویلایەتی تەکساسی ئەمریکا و بۆ 82 کەس بەڕسبۆتەوە گەڕان بە دوای بێسەرشۆمەکانیشدا بەردەوامی هەیە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ناوچە کارساتباری لە ویلایەتی تەکساس ڕایگەیاندووە و فەرمانی کردووە هاوکاری زیاتر پێشکەشی ئەو ویلایەتە بکرێت و هاوکات دەسەڵاتدارانی خۆجی لە ویلایەتی تەکساس ڕایگەیاندووە ژمارەی قوربانیانی لافاوکەی تەکساس بۆ 82 کەس بەڕسبۆتەوە و 28یان منداڵن و بەوتەی لێپرسراوانی ویلایەتەکە تیمەکانی فریاگوزاری لە ویلایەتی تەکساس بەردەوامن لە هەوڵەکانیان بۆ دۆزینەوەی دەیان کەس بەهۆی لافاوەکە کە بێسەر و شوێن بوون. لە هەمان کاتیشدا پسپۆڕانی کەشناسی هۆشداریان داوە لە دروستبوونی لافاوێکی بەهێز. لە ڕۆژی هێنی ڕابردۆ شەپۆلێکی بێزی بارانبارینی بەخۆر ویلایەتی تەکساسی لە ناوەڕاستی ئەمریکا گرتوتەوە و بەهۆیەوە ئاستی ئاوی ڕووباری گوادالوپی زیاتر لە 8 مەتر بەرز بۆتەوە. بۆ چوارەمین ڕۆژ ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی پارێزگای لازقی سووریا بەردەوامە و نزیکەی 10,000 هێکتار زەویش ئاگری گرتووە و لێپرسراوێکی سووریا ڕووداوی ئاگرکەوتنەوەکە بە کارساتێک وەسف کردەوە و ڕایگەیاندووە تیمی بەرگری شارستانی گەیشتونەتە ناوچەکەەوە چەند ڕۆژێکی دەوێت بۆ ئەوەی کۆنتترۆل بکرێت چون کە ئاگرەکە نزیکەی 10 مەتر
ببورن 10,000 هێکتار زەوی گرتوتەوە و ئاڕای ساڵح وەزیری فریاگوزاری و کارەساتەکان ڕایگەاندووە سەدان هەزار درەخت بوونەتە خۆڵەمێش و نەتوێگرتوەکانیش داوای کردو هاوکاری نێودوڵەتی زیاتری پێشکەشی سووریا بکرێت بۆ ئەوی ئاگرەکە کۆنتترۆل بکرێت و ئارەخراوی خۆراک و کشتتوکاڵی سەربەنە توێگرتوەکانیش فاو ڕایگەاندۆ ماوەی 6 ساڵە سووریا ڕوبەڕووی کەش و هەوای وا خراپ نەبووە و وشکە ساڵیش هەڕەشە لەسەر زیاتر لە 16 ملیۆن کەس دروست دەکات. ئەگرەکە لە شوێنەکانی نیشتەجێبوون نزیک بۆتەوە. تیمەکانمان چاودێری ڕەوشەکە دەکەن بۆ ئەوی بە زووترین کات ئاگرەکە کۆنتترۆل بکەن. هەماهەنگی لەگەڵ وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان کراوە. هەروەها هەماهەنگی کراوە لەگەڵ حکوومەتی تورکیا کە بەنیازە 11 تیمی هاوکاری لە شارۆچکەی هاتای و دیلۆک ڕەوانە بکەن. بۆی کەمبوونەوەی ئاستی ئاوی بەنداوی مووسڵ لە سنووری ناحەی خانکێ لادۆک شوێنەواری خوێندنگەیەکێک لەو گوندانە دەرکەوتوتەوە کە لە کاتی دروستکردنی بەنداوی مووسڵدا ژێر ئاو کەوتو و ژمارەیان نزیکەی 80 گوند بووە. خەڵکی ناوچەکەش دەڵێن کەمبوونەوەی ئاوی بەنداوەکە زیانی زۆری پێگەیاندون چونکە بژێوی ژیانیان لەسەر کوشتتوکاڵ و سامانی ماسیە. ئاوا بەنداوە مووسڵ سنوورێ نەحیا خانکێ. گەشتەکە ناو ئاوێ گەڕێن و ژبەر نزمبوونە ئاستی ئاوێ. ئاباهەیە خواندەگەهەکەی دیار ببوو کومبەری 4 ساڵە ژێر ئاوێ کەفتبوو. حەمزە مختارە گوندێ خانکە کەونەوە کوژوان گوندایە یەن ژێر ئاوێ کەفتین و بەحسی وێ چەندێ دەکات لە دەمێ دروستکردنا بەنداوێ ئەو زەرمەند بوون و نەهاژیژکەیبوونە ئاوێ زەرمەندن. وقتی بحر هاتی عردێ مەخر کردنە بن بەحرێ دەچۆن ئەو زەرەر بوو ئەم مەفلس بوون ئەو چۆ نهۆژی بحر نامستەقڕە ئەمە زراعەتێکی بۆ خۆچینەنا زراعەت دێتە نیڤەکە موسمی جاگەت ئەو بحرە دێشێت ئەو حشک بێت ئەوژی شو يعني شو بند مستفيد إن بشو صورتها أما وي حسابي بك مشروعي ما يعرفينينا في مشروعي منينا صار مشروعي أبا خراب ديمي حتى مشروع جنوبه ما تشيكن يعني مزردك قالك مازن والبي عالمي كريا في بحري طال شولي ماسيات كم قرنا ماسيا وهندي أفكيم بيجي كتأثيرك تأثير ماسيات بت حمشت نيفا بحري طرس بيت الديمي بيجي أفصالا في قالك كيم كريا تأثيرك تأثير شولي ما يجري مع الشيء دمج حمش صار ماسي قرتني مامۆستایەکی خەڵکی نەحیا خانکێژی هۆکارێک کێبوونە ئاستی ئاوێ نەبتنێ بۆ هشکە ساڵی بەدگەڕێنێت لێ بەحسێ هەندێک هۆکارێن دن دەکات. وەختێ ترکیات بەردت ئاوێ ئەوە بەتر زێدەتر بەردەنا یعنی ئەگەتە جێوێ دیتە بەری وێگاوێ جێی گەلێکی برند بوو بەس چنکی ئەف ساڵە حشکاتیە کوردستانی بڕاستی ئەم نابژنە لە عێراق چ بێت عێراقی باران هاتەبێت بەس ئەوێ دنە جنوبە مەشاریعی خۆ پێتکەنە پرۆژەویان تشتیان نال نەخەڵکیوان بێ ئاوێت الڤێرێوان علاقە پێ نە ئافکێن بکێ زێدە بکێ وان شۆ لە مەنینە زەرەرەگە مەزم گەهی نەمای ڕاستی ئەوێگە زەرەر گاندی مەشروع ئاوا دۆکیە. لە ساڵ 1995 گەلە گوندێن دەڤەرێ کەفتن بن ئاوا سکرێ مووسڵ و ئەف ئاوا بوژێ دەرەک ji bo çandinê û girtina masya bikardînan. Roj bi rojê astê ava bendava Musil berf kêmbûnê ve û kêmbûna vê avê kartêkirnê li masî gira û kartê çandinê ji dikat. Şêrwaxedir Kursan News Nahya Xankê. تۆمارکردنی کۆمپانیا و دامەزراوە بازرگانیەکان لە هەرێمی کوردستاندا بە شێوەی سیستمی ئەلکترۆنی وای کردووە ڕۆتین لە فەرمانگەکاندا کەم ببێتەوە و تێچووی تۆماری کۆمپانیەکانیش بۆ سێ هێندە دابەزن و بەڕێوەبەری گشتی تۆماری کۆمپانیەکانیش دەڵێت لە ماوەی 6 مانگی سەرەتای ئەم ساڵدا 1207 کۆمپانیا دامەزراوە و لە دوای دەستپێکردنی ئەو سیستمە نزیکەی 5000 کۆمپانی تازە تۆمارکراون. لە ڕێگەی سیستەمی ئەلکترۆنیەوە مامەڵەی تۆمارکردنی کۆمپانیاکان ئەنجام دەدات. پارێزەرە و لا نووسنگەکەی خۆی ڕۆژانە بە ئۆنلاین لە ڕێگەی سیستەمی ئەلکترۆنیەوە کۆمپانیا تۆمار دەکات. تا ئێستاش بریکار و پارێزەری 100 کۆمپانیای ناوخۆی بیانی بووە. باز لەوە دەکات لە ڕێگەی ئەو سیستەمەوە بە چەند سەعاتێک دەتوانرێت کۆمپانیای نوێ تۆمار بکرێت.
ئێمەوەکو پارێزەر و خاوەن کۆمپانیەکان و پیشەوەران ئەتوانن سوودی لێ بن ئەم سیستەمە کار ئاسانیەکی باشی کردووە بۆ مەبەستی تۆمارکردن و هەم تێچوویشی گەلێک کەم کردوتەوە سەبارەت بە تێچووی دامەزانی کۆمپانیا سیستەمەکە سیستەمێکی خۆماڵیە سوودی زۆرە لە چوار سیستەمەکانی تر من نزیکەی 100 کۆمپانیا ئیشم کردووە لەو 2 ساڵەیە هەم بە دووبارە خۆناسانەوە هەم بە تۆمارکردنی کۆمپانیەکان. تا ئێستا لە هەرێمی کوردستان 357 کۆمپانیا تۆمار کراون لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵیش 1207 کۆمپانیا دامەزراوە بەڕێوەبەری گشتی تۆماری کۆمپانیەکان ئاماژە بەوە دەکات دوای پێڕەوکردنی سیستەمی ئەلیکترۆنی نزیکەی 5,000 کۆمپانیا تۆمار کراون. لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵ 1207 کۆمپانیا دامەزراوە 1118 کۆمپانیای خۆماڵی 21 کۆمپانیای بیانی لە دوای دامەزراندنی ئەو سیستمەوە نزیکەی 5,000 کۆمپانیا تۆمار کراوە و ژمارەی بازرگانیان وەرگرتووە لە کۆی 41,357 کۆمپانیا واتە سەتادەی تەواوی کۆمپانیەکان لە دوای دامەزراندنی ئەو سیستمە تۆمار کراوە. بەهۆی سیستەمی ئەلیکترۆنیەوە کە ئێستا لە هەرێمی کوردستان بۆ تۆماری کۆمپانیەکان پەیڕەو دەکرێت تێچووی کۆمپانیەکان بۆ زیاتر لە سێهێندەکەمی کردووە لەگەڵ ئەوەشدا 170 خاوەن کۆمپانیەکان گەنجن و نزیکەی 107 خاوەندیارەتی کۆمپانیەکان بۆ ژنان دەگەڕێتەوە. بە ئەلیکترۆنیکردنی سیستەمی تۆمارکردنی کۆمپانیەکان جگە لە تێچووەکەی کە بە ڕێژەیەکی بەرچاوکەمی کردووە لە هەمان کاتدا لە ماوەی 24 سەعاتدا دەتوانرێت ڕێکارەکانی تۆمارکردنی کۆمپانیەکان تەواو بکرێت. گەیلان سابیر کورسات نیوز هەولێر. زیاتر لە 2 مانگە موچە دابەش نەکراوە ئەمە کاریگەری لەسەر دۆخی ئابووری هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردو هەم دۆخی بازار هەم هاوڵاتیان خودی خۆیان ئەمە یەکێک دەبێت لەو تەورانی کە هاوکارم ڕانکۆ لەسەری کاتژمێر لەگەڵ میوانەکانی باسی دەکات و ناوەڕۆکی ڕێکەوتنەکەی هەرێم و بەغدادیش بەکوێ دەگات چی دەبێت زانیاری لەسەرەوەش لە ڕێگەی میوانەک لێ وەردەگرێت ئەمە تەورەکانی پرسی ڕۆژ بوون گەشتی کاتژمێر 12 کۆتای هات بەیوان ڕۆژەکەتان زۆر باش بێت خۆتان.